ئەمە وەکو دانیشتوانێم ناحەیە زۆر گلەیمان هەیە لەم ڕەوزێ جاری وا هەیە مناڵ 50 مناڵ لە ژوورێکی پچکۆلایە لە دوو خانووی حکومیایە چەند مناڵێک پەروەردەکەن بەڕاستی پەروەردەیەکی غەڵەتە زۆر غەڵەتە ئینجا هیچ نەیاری یان هەیە نە شتێکی وایان هەیە خۆیانی پێوە مەشغوڵکەن ڕۆژانە لە سعانەوە داوام هەبوو تاوەکو 10:30 بۆ 11 ئیتر تا ئەو وەختەی تر ناردنەوە هیچ پێم وایە بە پەروەردەکردنێکی باش نەبوو زۆر فێری شت نەبوون من خۆ مناڵەکەم ڕۆژانە چاودێری مەکرد هیچ فێربوونێکی وای نەبوو وەڵا مامۆستاکان تا حەدێ باشتر بوون وەکو شوێنەکانی تر زۆر ئیحتیمامیان پێ نایان وەکو داهین وەکو بڵێن هەڵە بجە و سەی سایەق و شوێنەکانی تر مانگی 10,000 شانەسەند بێ ئەوەی خواردنێکە بێ ڕۆژانە خۆمان شتمانەیانێ دایکێکی مناڵی ڕەوزە هیچ خزمەت گوزارێکی نییە هەر پۆلیۆک و چل مناڵی تێتخوا لەوێ چل مناڵ فێری هیچ شتێکەوێ بەرخۆرە هیچ شتێکی تیانێ هەموو بەیانێ بێ خۆمان شتیان بۆ بەرین نەچێشتیان بۆکە نە شتێکیانەیەنێ نە ئاوێکیانە نیە وەڵا هیچ ئیسیفادەیەکی نێ بەر شتێکە مناڵەکە حەزی لێکە ماوەیە کە چێ و دوای ڕۆژە ئەچێت و هیچ ئیسیفادەیەکی نییە بەش شوێنێکیان بۆ بکەنەوە بۆ ڕەوز و پاک و تەمیز و ئەوە هەر شوێنێ سێ خانوە هەر پۆلیۆک و چل مناڵی تایە لەوێ هەر مناڵ ئەمەڵێ بۆنی ئەویە و ئەڵێ ئەو بۆنی ئەو کەس هیچ ناخوا هەرکێ بۆ خۆی ڕاکاتە شوێنێک خوا من کوڕە گەورەکەم لەوێ بوو نەبەخوا فێری هیچ شتێ نەبووی سێژ ئەم بچووکەم تێ خستووەتە ڕەوزە وەڵای ترە بەخوا حتمان هەروەکو ئەوە ئەبێت مناڵی کۆڵانیشمان ڕۆشتون سوێن بەخوا فێری هیچ شتێک نەبوون ئیتر نازانم فێری چی شتێکی تر بوون لە مەولە گەرم بوو لەبەر خۆرابووین گەرم بوو لەبەر خۆرابووین هەر لە مناڵەوە شل مناڵی تا بوو کەس هەر یەکە قسەی بۆ یەکێ کرد و کەس گوێ لە کەس ناگرت پارچووم بەس هیچی بەسەرانە بوو نشتی خواردن هەر باخۆ بسکیت و کێک و شەربەتە بردایە دیارە ئەمە نزیکی وەکوتم لە دوای دەست بەکاربوونی خۆمەوەی 4 ساڵە لێرەم چەندین جارم فاتحەی لایەنی پەیوەندیدار لە بەڕێوەبەرایەتی پەروەردەوە لە پارێزگای هەڵەبجە و حتا گەیشتووەتە دەستی وەزیری پەروەردەی پێشووش بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ نەتیجەیەکی نەبوو هەوڵەکانمان ئێمە کە باخچەی ساوایان ئەکرێ باخچەی مناڵان سەرەتای داوام دەست پێیەکە 120 مناڵی وەرگرتووە ساڵان ئێستا 120 تریش داواکە کە بە هیچ جۆرە شوێن و جێگا و ڕێگامان نییەوە تا ئێساش باخچەی مناڵانەکەمان لە خانووی حکومیایە کە هیچ مەرجێکی تەندروستی و سەلامەتی تیان نییە و ئەگەر دیبێتیشتان من لە ئەوەی پۆستی فەیسبووک بڵاوم کردەوە ماری تیاکوژراوە دوو پشکی تیاکوژراوە کە ئەمە خۆی بۆ خۆی سبەینێ ئەگەر مناڵێک تووشی زیان بێ یعنی لەو باخچە ئێمە مەسئولین بە دەرەجەیەک و بەڕێوەبەرایەتی پەروەردە مەسئولە ڕۆزە یەک ڕۆزەش نییە تەنیا دوو خانووی کرێ دوو خانووی حکومیە نەکرێ دوو خانووی حکومیە دراونەتە دەمیەک و کراون بە ڕۆزە کە ئەمەش خۆی بۆ خۆی وەکوتم ئەبوو بینایەکی گەورە و مۆدێرن و ئەوانە هەبووە کە ئێمە مناڵەکانمان بە بێخەم بنێرین بەڵام تا ئێستا نەکراوە بەداخەوە کە ناحیە سیروانیش شتێکێکە لە ناحیە هەرە کۆنەکان لەم سنوورەکە لە ساڵی 1957 بۆ بە ناحیە کە ئەمە خۆی بۆ خۆی جێی گلەی و ڕەخنەیە کە تا ئێستا باخچەی مناڵانینی